هکار دنباش امنهال بردم انجمن پارزگاه دوکن کو او جنن بناو دستا جنن سلیمانیه بریار بو سری شنگال بدن سری جنن شنگال بدن دوامین سالیا دا کراسات شنگال ده و که او دبیجن لپرا سحیلا جالیه زالگا سایشی و ریگری لواناتی کردی در باز جه سلیمانیه جن هاتنه بدناو دستا جن سلیمانیه از دخوازم یک جوان جناور بگیرم بو کو زانیاری تمام لسر سردان خو بدم بری من خانه گیر کرم کن چون او جبو چی بی پیام او جبو چی بی نجبو چی داره چوبان والله بگومان يعني همان دزان ماوي كوكو دستي پشتیوانی لجنانی شنگال هول دادین او چالاکیانه ام سال دومین سالیادی کارساتی شنگال یا باولین جینوسایدی خلکی شنگال دا بتوانین حلمت یگو پشتیوانی کردنی جنانی شنگال بتایبتی به هزاران استاش لدستی داعشان بازرگانی پیوگری لولاتانی عربی و شنگالیەکان ژنانی شنگال لە دۆخێکی زۆر خراپبان بەتایبەتی ئەوانەی کە لە چیای شنگالن هەمومان دەزانین یعنی هیچ پێداویستێکی ژیانیان تا ئێستا بۆ دابین نەکراوە هەروەها لە بەرامبەرەوەشا تێکۆشانێکی بەهێز بەڕێوابن لە چیای شنگال هەم بۆ پشتیوانیکردنی ئەو تێکۆشانە هەمیش بۆ ئەوەی کە بتوانین بە ڕێگەی هەرچی لە دەستمانەیە وەکو ژنان کام دەستێمان پێگەناوە کە ژنانی ناو ڕێکخراوەکان ژنانی ناو لایەنە جیاوازەکان ژنانی ئەکادمیسیان و چالاکوان کە لە هەموو ڕەنگێکی تێدایە بۆ ئەوی پێکەوە بە هاوبەشی بەبێ لە بەرچاوگرتنی هیچ ڕنگ و دەنگێ هاوکاری ژنانی شنگال بین و لەو چوارچێوەشتا کۆمەڵێک چالاکی ئامادەکرابوو کە ئەمڕۆکات دوایین چالاکییان بوو کە لەو چوارچێوەی چالاکی پراکتیکی ئەویش بۆ چون بۆ سەرچای شنگالی وە لای کۆمەڵێک کەمپ و هەروەها ژنانی شنگال بوو بێگومان ئێوە وەکو دەستەی ژنانی سلێمانی کە ڕێگریتان لێ کرا کێ بوو ڕێگری لە ئێوە کرا و ژنانی شنگال چ پەیامێکیان هەبوو بۆ ئێوە بەڵێ بێگومان ژنانی شنگال ئامادەکاریان کردبوو بۆ پێشوازی ئێمە بۆ ئەوەی کە بچین چونکە چەند ڕۆژە لە ڕاگەیانەکان و بە ڕێگەی جیاوازەوە باز لەم چالاکیەکرێت لەوەی کە ژنان دێن بۆ پشتیوانی ژنانی شنگال بۆیە هەمی ێژە شەکەیەکینەکانی بەرخودانی ژنانی شنگالە هەمیش ئەنجومەنی ژنی شنگال هەمیش ژنانی ناو شنگال چاوەڕوان بوون کە ژنان بچن پاڵپشتیان بکەن بەڵام بەداخەوە لەلایەن دوایین بازگەوە ڕێگری لە ئێمە کراوە پێیان وتین دەبێ بڕۆنەوە لە سلێمانیەوە هاتوون بگەڕێنەوە بۆ سلێمانی بە هیچ ڕێگەتان نایەن بچین و هەرچی زووشە لێرە دوورکەونەوە وەکو ئەوەی کە ئێمە چوبێتین خوانە خواستە داعش بین بچین شتی خراپکەین یان تیرۆریست بین یان چی بین مەترسیەک هەبێکە کۆمەڵێک ژن تەنیا جگە لە کۆمەڵێک پاکت شیرینی و پێداوی جلوبەرێک کە بۆ ژنانی شنگال لەوە زیاتر هیچ شتێک بە ئێمە نەبووە بەڵام بەداخەوە مامەڵەیەکی زۆر ناشایستەیە هەمیشە بەداخە پارتی دیموکراتی کوردستان لە بەرامبەر هەڵوێستنەتەوەیەکان و لێ بەرامبەر پشتیوانی لە خەڵکی شنگال ئەنجامی ئەدا چەندین جار ڕاگەاندن چۆ ڕێگریان کردووە چالاکوان چۆ ڕێگریان کردووە ئەم جارش ئێمە ڕێگریان کە بێگومان ئێمە سوورە بین لەسەر پشتیوانیکردنی شنگال کۆمەڵێ نامەمان نووسیوە لە ئاستی ناو خۆی لە ئاستی دەرەوە با پشتی لە شنگال و خستنەڕووی بارودۆخی شنگال هەرچی لە ئێمە بکرێ بەم هێرشانە و بەم ڕاگرتنانە هیچ ناوەسین و بەردەوام بین لە تێکۆشان بله هکار جنن دستا جنن سلیمانیه کو دوام سالا دنجی ریگری لوی بازگی لوان جنها هاته کرن ده همان 30 سال دجی وکیوان گوتی پیشتر جی راگان کوی سری شنگال بدن سالا دوامینه کو سری شنگال و جن شنگال بدن ریگری لبازگاه سحیل الواتی گرتن بله زور سپاس بو خطاب عمره نوچگان NRT کو پای کراسه خود دو که مرا بزرگ سپاس بو وانزان